مەلزەمەشم هەبووە بەڵام تەرکیزی دەرەجەیەکی من هەر کتێب بوو. مامۆستاکانم زۆر هەنیاندا و تەشریعیان کردوم. من قوتابی سەحەر سادق عزیز الحەمدولillah ئەو ساڵ توانیم پلەی یەکەم بەدەست بێنم. من خۆم هەر لە سەرەتای پۆلی 12ەوە خۆم یەکلای کردبەوە، هەر خۆم بۆ یەکەم حازر کردبوو، بەس زۆر تەبیعیە منیش وەکو هەموو خوێندکارێکی دی تووشی ساردبوونەوە بوومە، ڕۆژ هەبووە هیچم نەخوێندووە، بەڵام ئەوەی گرینگە ئەوەیە قوتابی زیرەک پێویستە بزانێت چۆن خۆی گەرم و گورتر بکاتەوە دوای ساردبوونەوە. منیش بڵێن وەکو تەبیعەتی خۆم کاتم بەسەر دەبرد لەگەڵ خانەوادەکەم یان ئەو شتانم دەکرد کە ئارامیان پێدەبەخشیم، بەو جۆرە خۆم گەرم و گورتر دەکردەوە دەچوومە سەر خوێندن دووبارە. تەبعاً خوێندنەکی زۆر تەسحیەدانەکی زۆر بە تایبەتی لە کاتی مڕاجعە بەڕاستی زۆر کاتێکی درێژ بوو بۆ ئێمە. لە کاتی بڵێن تاقیکردنەوەش هەوڵم داوە زۆر بە تەرکیزەوە پرسیارەکان جواب دەمەوە تا کۆتا دەقا دانیشتوم لە ناو تاقیکردنەوەکان. خوێندنەکی زۆر، بەڵام ئەوەی کە من خۆم زیاتر گرنگیم پێدادا ئەوە بوو کە چۆن بە لێهاتووی بخوێنم، نەوەک هەر بەس بڵێن ژمارە کاتژمێرەکان بژمێرم. من لەلایەن خزم و کەسوکارەوە لەم پرسیاری بە دڵی خۆی بەدەست بێنێت ئەوە دەرفەتی زۆرترمان لە پێشە لە ژیان ئەدەمی ببات، چونکە منیش وەکو هەموو قوتابیەک جاروە هەبووە کە هەستێکی زۆر تایبەت بوو. من خۆم هەر بڵێن چاوەڕێم دەکرد، بەڵام هەر ینی هەستێکی تایبەت بوو و زۆر سوپاسی خۆی گەورە دەکەم، سوپاس گوزارم کە خۆی گەورە ئەو دەرفەتەی پێدام، ئەو هەستە خۆشەی سەرکەوتن ببینم لە ژیان و هەموو قوتابیەکی ئەوانەی کە خۆیان ماندوو کردووە شایانی ئەوەن ئەو هەستە خۆشەی سەرکەوتن ببینن لە ژیان. بێگومان دایک و باوکم پاڵپشتی هەرە یەکەمی من بوون، بە شێوەی مادی بێ بە شێوەی معنەوی بێ هەمیشە لەگەڵم بوون، یارمەتیان داوم بە تایبەتی دایکم زۆر خۆی لەگەڵم ماندوو کردووە. دەتوانم بەڵام بەلانی کەم هێندەی من دایکم ماندوو بووە لەگەڵم، جگە لەوەش مامۆستاکانیشم زۆر یارمەتیان داوم. ئینشاءالله بە ئیزنی خۆی گەورە بە تەمای کۆلێژی پزیشکیم، چونکە هەر خۆم دەبینم لەو بەشە و ئیلهامێکی زۆرشم لە دایک و باوکم وەرگرتووە.